لە ناوەڕاستی بیابانێکی نزیک مەکەدا کۆمەڵە بیرێکی زۆر هەبوون کە سەردەمانێکی کۆن عەرەبێک بە ناوی بەدر هەڵی کەند بوون. ڕۆژی حەفدەی ڕەمەزانی ساڵی دوی کۆچی بەرامبەر بە 13 مارسی 624 زاینی لەو شوێنەدا شەڕێک ڕوودەدات کە ناو دەنرێت دایکی شەڕەکان. ئەم شەڕەش دەبێت بە یەکەم سەرکەوتنی موسڵمانان لە مێژووی ئاینە نوێیەکەتە. شەڕەکە لە مێژووی ئیسلامدا هێنجە گرنگە کە سوورەتێکی تەواوی قورئانی بۆ تەرخان کراوە. سوورەتەکەش ناوی ئەنفالە. ئەنفال لە جەنگی بەدرەوە بۆ جینۆسایدی کوردەکان. خاڵی هەرە گرنگی جەنگی بەدر بریتی بوو لە دانانی سیستەمی ئابووری بۆ ئاینەکە کە دواتر بە ئابووری سیاسی ئیسلامی ناونراو لەوێوە بناغەی ئابووری بۆ یەکەم جار لە ئیسلامدا دانرا. بەڵام ئەم بناغەیە خۆی لە دەستکەوتی شەڕ و غەنیمە و کەنیزەکدا دەبینیەوە. بە جۆرێک هەرچیەک لە پاشماوەی لەشکری دوژمنی ئیسلام مابایەوە بەسەر موسڵماناندا دابەش دەکرا و دەبوو بە دەستکەوتی جەنگ. ئەنفال مەرگێکی لەسەرخۆ قۆناغ بە قۆناغ و پڕ لە ئازاری گەلێک بوو. مەرگێک کە بۆ گیانسپاردنی ئەو گەلە سەدام و ڕژێمی بەعس 197 ڕۆژیان تەرخان کرد بوو. سوپا وەحشیگەرەکەی ڕژێم شەو و ڕۆژیان خست بۆ سەریەک بۆ ئەنفال و سووتاندنی شار، گوند، کانی، ڕەز و باغ و سەوزایی کوردستان. ئەوانەی لەو پرۆسەیەدا لە شار و گوندەکان لە ناو ماڵ و حاڵی خۆیان ئەنفال کران، ڕووفاتەکانیان دەست کە سوکارەکانیان کەوتەوە. ئەوانەی دیکەش بوون بە جەستەیەکی سارد و سڕ لە ژوورە تاریکەکانی نوگرە سەلمان و تۆبزاوە و بەندی خانەکانی دیکەی ڕژێمی بەعسدا. بۆچی سەدام ناوی سوورەتی ئەنفالی بۆ جینۆسایدی کورد بەکارهێنا؟ جینۆسایدی کورد بەر لەوەی حزبی بەعس بێتە سەر حکم دەست پێ دەکات و تا کۆتا شاڵا و کۆتا قۆناغی ئەنفال بەردەوام دەبێت. بەڵام لە ساڵی 1963 و لەگەڵ هاتنە سەر حکمی حزبی بەعس، ڕاگواستن و دەربەدەری و وێرانکردنی ناوچە کوردیەکان لەسەر دەستی بەعسی فاشیزم پێدەنێتە قۆناغێکی نوێوە و لە ساڵی 1988 قۆناغی یەک لە دوای یەکەکانی ئەنفال دەگاتە لووتکە. ئەوەی جیاوازە لە بنەمای خودی سوورەتی ئەنفال بریتیە لە سڕینەوەی نەتەوەیی و فەرهەنگی و زمانی نەتەوەیەک لە شەڕی بەدردا. هەردوو بەرەی جەنگاوەران مەککەی و عەرەب بوون. شەڕێک نەبوو بۆ قەڵاچۆکردنی نەتەوەیی، بەڵکو بنەما و باوەڕی ئاینی لە پشت جەنگەکەوە بوو. بەڵام بەکارهێنانی سوورەتی ئەنفال لەلایەن سەدامەوە ڕەوایەتیدان بوو بە سڕینەوەی گەلی کورد. بۆ سەدام ئەو شەڕە گرنگ بوو، چونکە بەکارهێنانی ناوی سوورەتێکی بنەڕەتی قورئان چاوی دەوڵەتێکی زۆری دەبەست و بێدەنگی دەکردن لە ئاست ئەو تاوانە گەورەیە دژ بە گەلی کورد. بۆیە بە هەمان شێوە جەنگی بەدر بڕیاریدا بەدەست بەسەرداگرتنی سەر و ماڵی هاوڵاتیانی کورد. ئەوەی هەبوو تاڵانی کرد و هەر کەسێکیشی کەوتبایە بەردەست لە ناوچە دووردەستەکانی خواروی عێراق ڕاپێکی زیندان و کەمپە زۆرەملێکانی دەکردن. زۆرێکیشیان لە ئەنجامی هێرشەکاندا شەهید دەبوون و بەشێکی زۆریشیانی زیندە بە چاڵ و گۆڕ بە کۆمەڵ دەکرد. قۆناغەکانی ئەنفال دڕندانەترین پرۆسەی قەڵاچۆکردنی کورد بوو بە درێژایی مێژووی نوێ. قۆناغی یەکەم. قۆناغی یەکەمی پرۆسەکە لە دۆڵی جافایەتیەوە دەستی پێکرد و لە 23 شوبات تاوەکو 19 ئازاری ساڵی 1980 خایاند. لەم قۆناغەدا بە درێژایی 80 کیلۆمەتر لە بنگردەوە بۆ ڕۆژەڵاتی دەریاچەی دووکان و لەوێشەوە بۆ سلێمانی و چوارتا و ماوەتی گرتەوە. لە ڕۆژی 16 ئازاری ساڵی 1980 و لە قۆناغی یەکەمی ئەنفالەکەدا یەکێک لە ڕووداوە هەرە ترسناکەکان لە مێژووی کورد و ناوچەکە و جیهانیش ڕوویدا. ئەویش بۆمبارانکردنی شاری هەڵەبجە بوو بە گازی کیمیایی کە لە ئەنجامی کیمیابارانکردنەکەدا 5,000 ژن و پیا و منداڵ شەهید بوون و زیاتر لە 10,000 کەسیش بریندار بوون. ئەمە جگە لە ونبوونی سەدان منداڵ کە تا ئەمڕۆژ چیرۆکی دۆزینەوەی منداڵانی ئەنفالی هەڵەبجە دەبیستین. قۆناغی دووەم لەو کاتەوە دەست پێ دەکات کە ڕژێمی بەعس زانی لە قۆناغی یەکەم سەرکەوتوو بووە، بە تایبەت لە ئەنفالی هەڵەبجە. وەیە
ئەمجارە لە 22 تا 1 نیسانی ساڵی 1970 هەر یەکە لە تەکیە و قۆپی قەرەداغ و سەگرمە و دەربەندی باسەرەی گرتەوە. لە قۆناغەدا دڕندانەترین هێرش کیمیابارانکردنی سێوسێنان بوو لە ئێوارەی 22 سێی ساڵی 1970. قۆناغی سێیەم ترسناکترین و دڕندانەترین قۆناغی ئەنفال بوو. لە 7 تا 20 نیسانی ساڵی 1970 ناوچەی گەرمیانی گرتەوە. ئەو قۆناغا گەورەترین و بەرفراوانترین پەلامار بوو بۆ سەر کوردستان. بێجگە لە کیمیابارانکردنی هەڵەبجە لە 16 ساڵی 1970 ئەو کات هەر یەکە لە ناوچەکانی دووز، قادرکەرەم، کەلار، کەفری، چەمچەماڵ، سەنگا و ئاغجەلەر بوونە سوتماهی ئەو قۆناغا. نزیکەی 5,000 گوندیە و ناوچانە بە خاک و خەڵکەوە لەناو بران. لە 14 نیسانی ساڵی 1970دا 4 شارۆچکە لە یەک کاتدا خاپور کران و نزیکەی 20,000 ژن و پیا و منداڵ بەدەست بەسەری و زۆرم لێ برانە سەربازگەی قۆرەتوو. وەیە ئەم ڕۆژە کراوەتە ساڵیاتی ئەنفال. دووە قۆناغەکان و بەردەوامی. قۆناغەکانی 4، 5، 6 و 7 تەواوی ناوچەکانی کوردستانیان گرتەوە. ئەم قۆناغە کیمیابارانکردنی دۆڵی بالیسانی لەگەڵ خۆی دەهێنا و تا 24 ئابی ساڵی 1970 ئەنفال لە بادینان کۆتایی پێهات. بۆچی 4 هەموو ساڵێک بە ڕۆژی ئەنفال دیاری کرا؟ زیانی هەرە گەورەی ئۆپەراسیۆنەکانی ئەنفال لە قۆناغی ئەنفالی گەرمیان و لە ڕۆژەکانی 13، 14 و 15 مانگی 4 ساڵی 1970دا بوو. بە تایبەتیش ڕۆژی 4. زیانەکانی ئەو ڕۆژە گەورەترین و زۆرترین زیان بوون کە بە نیوەی کۆی قوربانیەکانی هەموو تاوانی ئەنفال مەزندە دەکرێت. شەوی 13 لەسەر 14 مانگی 4 بە تەواوی ئابلۆقەی خەڵک درا کە ڕۆژی دواتر لە گوندی ملەسوورە زۆربەی خەڵکەکە لەلایەن جاشەکانەوە تەسلیم کرانەوە. لەو ڕۆژانەدا لە قادرکەرەم و سەنگا و لەیلانیش زیانەکان زۆر بوون. لە ڕۆژی 4 نیساندا لە هەردوو گوندی ملەسوورە و کوڵەجۆی حاجی حەمەجان زۆربەی خەڵکی ناوچەکەیان کۆ کردەوە و ئەنفالیان کردن. جاشەکان ڕۆڵی کارایان هەبوو لە ئەنفالکردنی ئەو خەڵکە. لەو ڕۆژەدا هەزاران کەس لە خەڵکی ناوچەکە کە بەشی زۆریان ژن و منداڵ و پیر و پەکەوتە بوون کۆکرانەوە و بە ئیڤای سەربازی و تراکتۆر و ئۆتۆمبیلی هاوڵاتیانیان فالکرا و گواسترانەوە بۆ سەربازگەی قۆڕەتوو کە دەکەوتە سنووری ناحیەی مەیدانی شاری خانەقینەوە. بەم هۆیەوە ڕێکەوتی 4 مانگی 4 وەک ڕۆژێک کە دڕندەی ئۆپەراسیۆنەکانی ئەنفال گەیشتە لووتکەی چاوان بە ڕۆژی ڕەشی ئەنفال دیاری کرا. بۆیە پێشنیوەڕۆی ڕۆژی 4 ساڵی 2007 ئەنجومەنی وەزیرانی کوردستان بە سەرۆکایەتی نەچیروان بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و عومەر فەتاح جێگری سەرۆکی ئەنجومەن لە چەلاری ئەنجومەنی وەزیراندا کۆبوونەوەی ئاسایی خۆی کرد. لە کۆبوونەوەکەدا ڕەزامەندی لەسەر پرۆژەی بڕیاری دانانی ڕۆژی 4 هەموو ساڵێک بە ڕۆژی ئەنفال درا. خەیاڵی قڕکردنی کورد لای سەدامی دیکتاتۆر هەر بەتەنیا بە ئەنفالەوە نەدەوەستا، بەڵکو پیلان و پلانی زیاتری هەبوو بۆ سڕینەوەی تەواوی باشووری کوردستان. بەڵام بەهۆی جەنگی کەندا و لاوازبوونی ڕژێمەکەی لە دوای ئۆپەراسیۆنی گەردەلوولی بیابانی هاوپەیمانان بۆ سەرسوپاکەی پیلانەکانی سەری نەگرت، بەڵکو لە بری ئەوە ڕاپەڕینی گەلی کورد لە باشووری کوردستان لە 5 ساڵی 1991 سەری هەڵدا. بەرەنجامەکەشی پاکردنەوەی تەواوی خاکی کوردستان بوو لە ڕژێمی بەعس و کورد توانی کەرکووکیش بگرێتەوە. دواتریش کورد بوو بە خاوەنی پەرلەمان و حکوومەتی سربەخۆی خۆی. بەڵام ئەوەی کە سوکاری ئەنفالکراوان چاوەڕوانی بوون قەرەبووکردنەوەی ئەو زیانانە بوو کە بەدەستی ڕژێمی بەعسی فاشی تووشی ببوون و چاوەڕوانی بەدەستێنانی دادپەروەری و مافەکانیان بوون. کەچی
لەبری ئەوە مستەشارە ئەنفالچیەکان جگە لە پارێزبەندی بەڵکو هەندێکیان پلە و پایشیان پێدرا. ڕزگاربووانی پرۆسی ئەنفالی شتا ئێستا بەدەست دەیان کێشەی دەرونی و ئابووری و کۆمەڵایەتیەوە جەناڵێنن. دوای ڕووخانی بەحس و دادگاییکردنی سەرانی ڕژێمەکە، شانۆگەریەک بە ناوی دادگاییکردن لەسەر ئەنفال نمایش کرا کە بە وتەی بەشێک لەو دادوەرانەی لە دادگاییکردنەکەدا ئامادەبوون، بەشێک لە جەلاد و تاوانبارانی ئەنفال وەک قوربانی مامەڵەیان لەگەڵ دەکرا. ئێستاش دوای 37 ساڵ لەم تاوانە و 34 ساڵ لە ڕاپەڕین و 33 ساڵ لە دروستبوونی گیانی هەرێمی کوردستان کە سوکاری ئەنفالکراوان و ڕزگاربووان بە دوای قەرەبووکردنەوە و بەدەستهێنانی مافەکانیاندا دەگەڕێن. تا ئێستاش گۆڕی بە کۆمەڵی هاونیشتمانیانی کورد لە ناوچە جیاوازەکانی عێراق دەدۆزرێنەوە کە بەدەستی ڕژێمی بەعس زیندە بەچاڵ کراون، بەڵام حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق تا ئەم ساتەش ئامادەنین قەرەبووی هاوڵاتیانی کورد بکەنەوە و کەمێک لە ئێش و ئازاری قوربانیانی دەستی ئەو ڕژێمە کەم بکەنەوە.